هەروەک وەزانن لە چەند ڕۆژی ڕابردووش تارەکانی تورکیا بردومانی گەلی شنگالیان کردووە و چەندین خەڵکی مەدەنی و بەرخۆدەریان شەهید کردووە. هەر کەمێک پێش ئەم دەستپێکی ئەم چالاکیە دیسان فڕۆکە بکوژەکانی تورکیا نەخۆشخانەی شنگالیان بردومان کردووە کە خەڵکی سڤیل و مەدەنی تێدایە. بۆیە ئێمەش وەکو چالاکوانان و ڕێکخرا و گروپ ئەمڕۆ ئەم چالاکیەمان ڕێخستووە بە مەبەستی شەرمەزارکردن و ئیدانەکردنی ئەو بردومانە بکوژیانەی کە دژ بەگەلی ئێمە بەڕێواچێت. بەڕێزان بەخێر بێن هەمولایەک بە ناوی دەستەی ڕێخستنی ئەم چالاکیەوە ئەمانەیە بەیاننامەیەک لەسەر ئەم هێرشە ناڕەوایی دەوڵەتی تورکیا بۆ سەر شنگال و خاکی باشووری کوردستان بخوێنینەوە. هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر کوردستان بەردەوامە و مەحکومە. ئەوەی دەوڵەتی شۆڤێنی تورکیا دەیکا بەرامبەر گەلی کورد لە کوشتاری بە کۆمەڵ داگیرکردنی خاک و تیرۆری شۆڕژگەڕان کارێکی تازە نییە. ئەوەی جێپرسیارە و لۆژیک لەگەڵی بەرەو ڕووە ئەوەیە دەوڵەتی تورکیا بۆ وا دەکات. بۆچی کۆمەلگای نێودەوڵەتی بێدەنگە؟ بۆچی دەسەڵاتەکانی عێراق و هەرێم نەک دژینین بەڵکو کۆمەکی دەکەن؟ ڕاستە و ئاشکرایە ئێمە لە سەردەمێکی تاریکی مێژووی بە شەردا دەژین. سەرمایەداری مۆدێرنەی جیهانی بۆ دەسەڵاتی ڕەها و کەڵەکەی سەرمایە واقعێکی بۆ خۆڵقاندوین کە جەنگەکان بێبڕانەوەن و کۆنەپەرستی مەزهەبی و میلی کردوتە مۆتەکەیەک کە ڕۆژانە گیانی هاوڵاتیانی جیهان دەکاتە قوربانی و برسێتی و نەخۆشی و نەهامەتیەکان تەنجیان پێ هەڵچنیون. دەوڵەتی تورکیا بۆتە یەکێک لەسەر قافڵەکانی ئەم سیاسەتە جیهانیە خۆسەپێنە و نەک لە کوردستان لە زۆرێک لە وڵاتانی جیهان خەریکی کوشتار و سەپاندنی هەژمونیە. بەهۆی ئەوەشەوە کە بەرژەوەندی هاوبەش لە نێوان دەوڵەتی عێراق و دەسەڵات لە هەرێمی کوردستان هەیە، بێگومان لە ئاستی ئەم هێرش و کوشتارانی بۆ سەرمان نەک بێدەنجی هەڵدەبژێرن بەڵکو هاوکاریان دەکەن و هیچ ئاستێک لە خۆ بە خاوەنزانین لە بەرامبەر ئەم سیاسەتە داژی کاریانەدا پیشان نادەن. پێشنیوەڕۆی 16 ئۆگۆست دەوڵەتی تورکیا هێرشی ئاسمانی کردە سەر شنگالی سیمبولی ئازادی و بەرەنگاری. لە ئەنجامدا فەرماندە سەعید حەسەن و برازایەکی و شەرڤانێک بە ناوی عیسا خودەیدا جان دەستپێرن و چەند هاوڵاتیەکی تر بریندار دەبن. ئەم هێرشە درێژەی هێرشەکانی پێشووی دەوڵەتی تورکیای داگیرکەرە بەرامبەر شۆڕژگەڕان و بەرەنگارانی دژی کە بڕیاری لێبراوانەی خۆیان داوە کە چۆک بۆ ستەمکاری دانەدەن و خۆیان بە خاوەنی گەلی خۆیان دەزانن. گەلی ئێمە لە شنگال نمونەیەکی بەرزی خەباتکارانن کە خۆبەڕێوەبەریەک و ژیانێکی نوێی ئازادیان لەم ناوچە پڕچێشمەکێشەدا پێکێناوە. سەرڕای مێژووی پڕکاولکاری و جینۆسایدی چەندبارە لە بەرامبەریان بڕیاریان داوە کە جارێکی تر هیچ دەسەڵات و هەژمونیەک بەسەریاندا زاڵ نەبێ و پاشە ڕۆژی خۆیان و کولتوریان بەدەستی خۆیان پارێزن. ئایدای ڕزگاریان کردوتە پێشەنجی خەباتی سیاسی و کۆمەڵایەتی خۆیان. دەوڵەتی تورکیا و سەرانی لەمە تێناگەن و نایەنەوێ سەرکەوتوو بێت. هەر بۆیە بەردەوام شنگالی کردوتە ئامانج. هەر وەک چۆن هاوبیران و هاوڕێبازی شنگالەکانیشی کردوتە ئامانج. ئێمە خەڵک و چالاکوانانی سیاسی ئەم دەڤەرە داوا دەکەین لە حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێم کە چیدی ڕێخۆشکەر نەبن بۆ ئەم دەست درێژیانە و بۆ سەر خاک و هاوڵاتیانمان و هەروەها داواشمان لە کۆمەڵانی خەڵکی کوردستانە کە بە هەر شێوەیەک بۆیان دەکرێت بێدەنگ نەبن لە بەرامبەر شۆڤێنیزمی دەوڵەتی تورکیا و هاوکارانیان. تاکە ڕێگای پیشاندانی وەفا و دڵسۆزی بۆ گیانبەختکردوانی ڕێگەی بەرگری ڕەوا لە نیشتیمان و گیانی هاوڵاتیانمان درێژەدانە بە ڕێگایان و کۆبوونەوەیە لە دەوری ئایدای ڕزگاری. نەمری و سەربەرزی بۆ هاوڕێیانی فەرماندە سەعید حەسەن و هاوڕێکانی وەگشت گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و ڕزگاری. زۆ سپاس. دیارە هەموو لایشتان ئاگادارن هەر ئەمڕۆ جارێک کە دەوڵەتی تورکیا شنگالی قەسف کردوتەوە و نەخۆشخانەیەکی کردوتە ئامانج و لەو کاتەشە کە هاوڵاتیان ویستویان بچن بریندارەکان کۆمەکەن و شەیدەکان بجۆزنەوە جارێکی تریش لە هاوڵاتیەکانی یا و قوربانی داوە بمرێ بڕۆخێ فاشیزمی تورکی. قێزەون و درڕندەی دەوڵەتی فاشستی تورکیا شەرمەزار و مەحکوم دەکەین. ئێوە خۆتان ئەزانن کە دەوڵەتی
تورکیا بەشێکی زۆری خاچی هەرێمی کوردستانی داگیر کردووە ئێستش لە ئاسمانەوە جارناجارێک لە ئاسمانەوانێ هێرش دەکاتە سەر خەڵکی ڕزگاربووی کۆمەڵکوژیەکانی شنگال ئەمە کارێکی زۆر نائەخلاقی و دڕندانەیە پێویستە کۆمەلگای نێودەوڵەتی و پێویستە حکوومەتی عێراق بێنە دەنگ نهێڵن جارێکی تر ئەم دەوڵەتە فاشستە کە کۆ لە هیچ شتێک کارێک ناکاتەوانێ ئێمە دەبینین کە نەخۆشخانە بردومان دەکات نەخۆشخانە لە تەنانەت لە جەنگە گەورەکانیشە پارێزراوە ئەمە هیچ بەهایەک ناناسێ نایەوە کورد لەسەر خاکەکەی خۆی بە ئاشتی و ئارامی بژی بۆیە پێویست ئەکە گەلی ئێمە بە یەکگرتووی دش بەم دەوڵەتە فاشستە ڕابوەستێت و سنوورێک دابنێن بۆ ئەوەی کە جارێکی تر ئەم دەوڵەتە بە ئارەزوی خۆی سەروەری خاکی عێراق پێشێل نەکە یعنی ئەگەر ئێمە گەلی ئێمە خۆی پارێزگاری لە خۆی نەکە چێ بێت پارێزگاری لە خۆی لێ بکات بۆیە گەلی شنگال گەلێکی مەزلومە گەلێکە غەدری لێکراوە گەلێکە بە هەموو پێوەرەکان کۆمەڵکوش کراوە ئێستا حکوومەتی عێراق لە باتی ناوچەکانیان ئاوەدان بکاتەوانێ ئاسمانی بۆ دەوڵەتی فاشستی تورکیا واڵا کردووە لە ئاسمانەوانێ ڕۆڵەکانی ئێمە کوژن ئەوان ئێستا هێزێکی خۆبەڕێوەبەری بۆ خۆیان دروست کردووە دیموکراتی لە چوارچێوەی دەسەڵات لە چوارچێوەی دەستوری عێراقە لە چوارچێوەی قانونەکانی حکوومەتی عێراقە بەڵام ئەم دەوڵەتە ڕێگە نایەت بە هیچ شێوەیەک ئەوان خۆیان بەڕێوەبەرن هێزی خۆپاراستنی خۆیان هەبێت